کەبابی مامزیشم هەیە لە کەبابی مامز کەبابی مامزم هەیە لێکوانە نەفەری کەبابی مامزی بە 30,000 دەفرۆشم سێ شیشە بە خۆمان کە دەزانین مامزی قەرەچۆغ مامزی خۆمان کوردستان ممنوعە لۆ سەر بڕینی فقط لە جوانی بەڵام ئەمە ئەو مامزەی کە لە بۆمان دێتن ئەو مامزە بە قانونی لە بۆمان دێ لە مەتار لە بۆماندا دەبەزی لە هۆڵەندا لە نەرویز لە بەلجیکا لەو شوێنانە مامزمان لە بۆ دێتن و دەهینە چێشخانەکەی خۆمان و سەری دەبڕین و لە ڕووی مامزەکە کچە گران لە بۆم دێ و بە گرانیش دەیفرۆشمەوە چۆن مامزەکە تقریبا 2.5 میلیۆن حتا 3 میلیۆن لەسەر خۆم ڕادۆستی کە دەیکڕم ئەلێکوانە ئەمن چیلۆ بە 6 دەدەمەوە بە خاوی کە مشتری داوا دەکا لە بۆ ماڵ چیلۆ بە 6 و بە 65 و بە 70,000 دەیفرۆشمەوە وەلێکوانە ئەگەر بدەمە مشتری تقریبا بەشەکی وا دادەنێم لەگەڵ برنج و مەرەگە و لەو بابەتانە لۆی دادەنێم نەفەری بە 25,000 دەیفرۆشمەوە لێکوانە لەلایەنی خۆمەوە بە 25 دەیفرۆشمەوە کەبابی مامزیشم هەیە کەبابی مامز کەبابی مامزم هەیە لێکوانە نەفەری کەبابی مامزی بە 30,000 دەفرۆشم سێ شیشە بەسی دەیفرۆشم بەس برێ هیچ یعنی گۆشتێکەکەی لەگەڵ بەکار ناینم یان هیچ دونگەک لەگەڵی بەکار ناینم فقط گۆشتی مامزەکەی لێدەم نە چەوری لەگەڵ بەکاردێنم نە گۆشتی تر لەگەڵی تێکەر دەکەم فقط کەبابی مامزەکەیم لێرە حەرزی دەکەم و دەیفرۆشم و خواستەی زۆری لەسرە ڕۆژانە 25 کیلۆ زیاتر بەس گۆشتی کەبابی مامزم دەڕۆم لێکوانە